من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوي خواهی بخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خوشکبرانی ئازیز خۆم بە خۆشحاڵ دەزانم لە پرۆژەیەکی نوێی بەرنامەی بەخشین بە ئێوەی ئازیز و خۆشەوی شاد دەبمەوە. چەند ڕۆژێک بەر لە ئیسا ڕامانگەیاندکەوە لیژنەی بەرنامەی بەخشین لە بری خێرخوازان لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە پرۆژەی ئەنجامدانی سونەتی قوربانی جێبەجێ ئەکەین بۆ ئەوەی هەژاران و نەداران لە گۆشتەکەی بخوا. سوپاس بۆ خوای پەروەردیگار، سوپاس بۆ هاوکاری کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز لە شاری سلێمانی لە کوشتارگەی نوێی شاری سلێمانی توانیمان نزیکەی 100 سەر ئاژەڵ سەر ببڕین و بەم چەشنە ئێستا بە شێوازێکی تەندروست لەسەر برخانە سەریان دەبڕێت و دواتر ئەچێتە بەڕاد و بەیانیش دەسەکەی بە دابەشکردنی ئینشاءالله چەند ساتێک لەگەڵمانە. ئیمڕۆ تەبعەن کە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزە دەستگای بەخشین ئەستاون بە ناردنی چەند سەر ئاژەڵێکی گەورە و بچووک بۆ کوشتارگای نوێی سلێمانی. تەمان هەموو کەس دەزانێت ئەمڕۆ عوتڕەی ڕسمیمانە ئێمە لەبەر خاتر دەستگای بەخشین و ئەزایی کەمە کارێکی خێرخوازی و بۆ فەقیر و هەژارانە هەستاوین چەند کارمەندێکمان هێناوەتەوە ئاگادارمان کردنەوە کە هەستن بەم کارە خێریە. ئێستا سەعات لە سەعات 7 ئەوە دەستمان پێ کردووە ئێستا تقریباً سەعات 9 خەریکین بەرەو تەواوبوو دەچین. هەموو ساڵێ ئێمە لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشینە ڕێکەوتنێکمان هەیە بە سعرێکی گونجاو بن ئەنجام دەدەین و ئێرە دیارە شوێنێکی تەندروست و پاکە ئەوانش بۆ یەن بۆ ئێرە داوا لە خێرخوازان دەکەین هەر کەسێ ئێوێ خۆش بکایە خێر بکات لە دەستگای بەخشین بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا جێبەجێکرێت و ئەگا بە خێری خۆی. کە ئەو ئاژەڵانەی کە تێنە کوشتارگای ئێمە لە دەرەوە دکتۆر فەحسیەکات ئەوە فەحسی زیندووە بۆ حیوانی نەخۆش و گەڕ و برینار و ئەمانە ئەگەڕێت دوای کاتە ژوورۆ سەر ئەبڕێت و کە سەر بڕا تێتە قاعەکە لێرە ئەشۆرێتەوە ئاوی پیاکرێت و جگەرەکانی فەحسەکرێ ئامادەکرێت بۆ دکتۆر فەحسی جگەرەکەیەکات. ئەگەر هەر لاشەیەک ڕەفز بێت یان نەخۆش بێت ئەوە دیارە ئیشی دکتۆر خۆیەتی ئەو ژوورەمان هەیە ئەچێتە ئەو ژوورە و لەژێر چاودێری دکتۆرە حیج دەکرێت و هەتاوەکو ڕۆژی سووتاندن ئەبرێ بۆ مەحرەکەی ئەسووتێت. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەمڕۆ بەرواری 1 نوێی 2007 یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆز دەستگای خێرخوازی بەخشین ژمارەیەک ئاژەڵی گەورە و ئاژەڵی بچووکی هێنا لە کوشتارگە سەریان بڕی بە مەبەستی دابەشکردن بەسەر خەڵکی خێرخوازە. بەڕاستی دەستخۆشییان لێ دەکەین کە ئەو ئاژەڵانیان هێنا بەم پرۆسەیە تێبپەڕێ چکە لێرە هەموو ئەو پشکنینە تەندروستیانەی کە پێویست بووە بۆیان دەکرێت و بۆشیان کراوە کە بۆ هەموو ئەو ئاژەڵە ئاساییانە دەکرێت کە لە ڕۆژانی ئاساییدا سەردەبڕدرێن. بە نمونە لێرە چەندین پارچە جگەر و ئەو بەشانەی ترکە بە کەڵکی خواردن فڕەمان داوە و یەکەم ئەوەیە کە ژینگەی لە دەرەوە پیس نەکردووە، دووەم ئەوەی کە لێرە بە کەڵکی خواردن نەهاتووە بەڕاستی فڕەمان داوە و هەندێک شتیان بەڕاستی وردە خەڵک هەستی پێ ناکا بەداخەوە لەبەرەوە ئەگەر دڵنیام لە دەرەوە سەر ببڕدرێنە ئەم ئاژەڵانە ئەوە لەلایەن خەڵکەوە بەکار دەهێنا و دەخورا. بەڵام لێرە خۆشبەختانە فڕەماندا و بۆ ئەوەی گۆشتەکە زیاتر سەلامەت بێ بۆ خواردن بۆ ئەو بەڕێزانەی کە وەری دەگرن ئەم شەویش لە بەڕاد دەمێنێتەوە بە هەمان شێوە ئەو بەڕادا سەر لە نوێ تامی گۆشتەکە باش دەکاتەوە و پلە گەرمی گۆشتەکە دادەبەزێنێتەوە
بە شێوەیەکی تەندروستتر ئەدرێ بۆ کەسانەی کە دەخورێت دەستخۆشییان لێ دەکەین هیوادار بن بەردەوام بن لەسەر ئەم کارەیان شکە یەکەم وەکو وتمان ژینگە دەپارێزن دووەم گۆشتەکە بە شێوەیەکی تەندروست دەچێتە بەردەستی هاوڵاتی دووبارە دەستخۆشییان لێ دەکەین. دوای ئەوەی ڕامانگەیان کەوا لە ڕێگەی دەستگای بەخشینەوە ئەنجامدانی سونەتی قوربانی جێبەجێەکەین لە بری تەرخوازان لە زۆربەی شار و شارشەکانی هەرێمی کوردستان. سوپاس بۆ خوای پەروەردیگار لە یەکەم ڕۆژدا ئاژەڵەکان کۆکرانەوە و ڕەوانەی کوشتارگەی نوێی شاری سلێمانی کران. دوای ئامادەکردنی ڕێخستنی ئاژەڵەکان و سەربڕینیان دواتر لە ڕێگەی پزیشکی ڤێتەرنەریەوە پشکنینیان بۆ کرا و ڕەوانەی بەڕات کران. بۆ ڕۆژی دووەم کەم ڕۆژی دومی جەژنی قوربانی پیرۆزە وەگەمینن لە ئۆفیسی سەرەکی بەخشین بەم چەشنە قوربانیەکان ئامادە ئەکرێت دواتر ڕەوانی ماڵی هەژار و نەدار و منداڵی بێباوکیەکەن. هەر کاتێوی ئازیز و خۆشەویست بڕیار ئەدەن قوربانیەکانتان لە ڕێگەی دەستگای بەخشین و ئەنجامدەن. دەستگای بەخشینیش بەم چەشنە بەبێ ئەوەی ژینگەی هەرێمی کوردستان پیس بکات و بەبێ ئەوەی ماڵە هەژار و نەدارەکان گۆشتێکی خراپیان پێشکەش بکرێت ئێمە گۆشتێکی تەندروست لە ڕێگەی کوشتارگەی نوێی شاری سلێمانیەوە دواتر ئامادەکردنی بەم چەشنە ئەینێرین بۆ ماڵە هەژار و نەدارەکان لە هەرێمی کوردستان. سپاس بۆ خوا دوای بڕیاردانی هێژنەی بەرنامەی بەخشین بۆ پرۆژەی قوربانی ئەم ساڵانی پێشوو توانیمان هەستین بۆ پرۆژەیە دوای ئەوەی خێرخوازان هاتن بە دەمانەوە توانیمان سەر ئاژەڵی بچووک و گەورە تقریبان 12 ئاژەڵی گەورە وا ئێستا دووەم ڕۆژی جەژنە و ئەو برایانە و بە هاوکاری هەموو لایەک خەرکی پرۆژەکەین و لەگەڵ ئەنجامدانی پرۆژەکە ئەگەینە ئەو شوێنانەی کە پێویستن. زۆر ماڵیان ئاوا بێ و خوا خێران بنووسێ و وەک فەقیر و شەهزارێ بەسەر کردوێتەوە کەڵانی پەیامیش هەر سەرکەوتوو ئینشەڵڵا خوا خێری هەموو لای بنووسێ بۆ ئەم جێژنە کە ئەم عالەمەیە دڵخۆش کردووە ئەم عالەم هەم کۆ بۆ تۆ لێرە
خی گەورە ڕستی هەموو لایەک بدا ئیشەڵڵی ئەوانە دا کە یارمەتی هەموو لایەکەدا کەناڵی پەیامیش سەرکەوتوو بە ئیشەڵڵە خوا خێری هەموو لایەک بنووسە. سپاسی بەرنامەی بەخشینەکەین سپاسی خێرخوازانەکەین کە لەم جژنە پیرۆزەدا هەستاون بە قوربانیکردن بۆ فەقیر هەژارە. زۆر دڵیان پێ خۆشە بێ و کارێکی زۆر باشیشە. دەستخۆشیتان لێکن وەکو بەرنامەی بەخشین کاتون ئەم هەرکەتان گرتووەتە سوێ خۆتان بەڕاستی کارێکی زۆر چاک و باش و ناوازەیە. ئەمە ئێمە بۆ دووەم ساڵێکەوە لە ڕێی جەنابتانەوە ئەتوانین کۆمەڵێ گۆشت بڵین دابشکین بەسەر ئەو خەڵکە ژار فەقیرە لەگەڵ شاکەوە کۆمەڵێ خەڵکی ژاری زۆرمان هەیە لەم کاتە پڕ قەیراناوی و پڕ فەقیرەتیە ئێمە توانیمانە بە پێی حسانێکەوە بۆمان دیاری کراوە کۆمەڵە خەڵکی بێباوک و کۆمەڵە خەڵکی هەژارەوانێکەوە دەستکورتن دیاریمان کردو هەرچەنە هەمووی هەر دەستکردە و پێویستیوەیە بەڵام بە پێی حسانێکەوە دیاری کراوە ئێمە توانیمانە ئەوەندە خەڵک دیاری بکەین. لەسەر چ ئاساسی خەڵکان دیاری کرد؟ لەسەر ئەساسیەوەی کەسێکی بێباوە کەسێکی نەبوو کەسێکی فەقیرکەوە زانیومانە ئەوەندێکەوە ظاهرن بینیمان ئەم کەسە نەبووە زۆر دڵی پێی خۆش بووە و بەڕاستی ئەمە پێم وایە شوێنێکی زۆر باش پڕکاتەوە بۆ فەقیرانە. بسم الله الرحمن الرحيم. سپاس و ستایش بۆ خۆی گەورە کە ئەمڕۆ توانیمان لە پرۆژەی بەرنامەی بەخشین پرۆژەی قوربانی گۆشتی قوربانی دابش بکرێت بەسەر 300 ماڵی فەقیر و هەژار لە سنووری سلێمانیە. دیارە ئەم پرۆژەیە هەموو ساڵێک بە هاوکاری بەرنامەی بەخشین ئەنجام ئەدرێت و پێم باشە لێرەوە سپاسی هەموو ئەو خێرخوازانە بکەین کە لەم پرۆژە گەورەیە دەستیان هەبوو پشکیان هەبووە خۆی گەورە زیاتر و زیاتریان پێ و بەخشێت و داواکارم لە خۆی گەورە ئەم میلەتە کە بەدەست هەژاری و قات و قڕی و ئەناڵێنت ئەمە کۆتا جەژنیان بێت لەم نەهامەتی و ناڕەحەتیە و دووبارە سپاس بەرنامەی بەخشین کە هاوکاری هەمیشە هاوکاری خەڵکی فەقیر و هەژارن. ئێستا لە شاری سلێمانی زیاد لە 300 خانەوادەی هەژار و منداڵی بێباوک لە ڕێگەی گۆشتی قوربانی و سودمەند دەبن ئەو قوربانێکەوە ئێوەی ئازیز و خۆشەویست ڕەوانی لیژنەی بەرنامەی بەخشینتان کرد بەخشینیش بەم چەشنە ساڵ لە دوای سال لەگەڵ هەژاران و نەدارندایە وەکە بینی ئێستا خەڵکانێکی زۆر چاوەڕێ ئەوەکەن ئەو گۆشتی قوربانیان بەسەر دابش بکرێت بۆ ئەوەی تۆزێک دڵی منداڵەکانیان خۆش بێت و ناڕەحەتی و ناسۆری ناڕەحەتیەکانی ژیانیان لەسەر کەم بێتەوە. ئێستا پرۆژەکە دەستی پێکردووە لێرەوە دابش دەکرێت بەسەر هەژاران و نەداران لە شاری سلێمانی. دەستخۆشی بەرنامەی بەخشینەکەن کە یارمەتی فەقیر و هەژارێن ئەمڕۆ گۆشتی قوربانیان بەسەر خەڵکە تەوزیع کردووە ماڵی وایە 2 مانگە نەیخواردووە دەستخۆشیان لێ ئەەکەین خۆی گەورە ڕزقیان بات خێر و بەرەکەت بەسەریان بەخشێت خەڵک زۆر دڵخۆش بوو خەڵکێکی زۆری لێ بوو خەڵک زۆر پێی خۆش بوو زۆر یارمەتی فەقیر و هەژاریانە دەستیان خۆش بێ خۆی گەورە جەزایان باتەوە. زۆر سپاسیانەکەم دەستخۆشیان لێەکەم بۆ فەقیر و هەژار باشن
یارمەتیان نەدەن یارمەتی مناڵی هەتیوە دەن هەر لە جلوبەرگ و پێڵا و خواردن و هەموو شتێکۆ لە گۆشتەوە لە پارەوە لە هەموو شتێکۆ ڕێز و سڵاوم هەیە بۆیان زۆر مەمنونیانم دەستخۆشیان لێکم سوپاسیانەکەم هەموو شتێک دڵی هەموو هەتی و بێباوک و سەرپەرشتیارێ خۆشەکەن سێ مناڵی بێباوکی هەیە دڵی مناڵەکانیان خۆش کردو زۆر مەمنونیانن زۆر سوپاسیانەکەین ڕێز و سڵاومان هەیە بۆیان زۆر مەمنونیان لە هەموو کەسەکانی کە باشترن بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0 961 13 0 965 0 750 723 25 55 خاوەنی دوو مناڵ هەتیوم بەڕاستی یەحنی لە ستۆمای چاوانەوە بەرنامەی بەخشینەوە زۆر زەچان پێمانەوەیە و داوا لە هەموو خێرخوازان دەکەین دەستی هاوکاریمان بۆ درێژکەن لە تنگانەیە لەم بێ موچەی خوان تاخیر نەکردو بێ جلو بەرگنین بێ گۆش نەبووین بێ زەخیرە نەبووین دوعایان بۆ وەکەم حەجیان بەنسیب بێ و داوا لە هەموو خێرخوازانەکەم ئیمان بەرن جێگان بەهەشت بێت چان لە فەقیر و هەژار بێت بە تایبەتی لەم وەختایە ئەگەر ئەم معاش و ئەم قەیرانە لە وڵاتە داوا لە هەموو خێرخوازانەکەین دەستی هاوکاریمان بۆ درێژکەن بەخشین نەوەی بێکەسان ئێمە و کوڵقی خوشکانی سلێمانی هەستین بە ناونووسکردنی 200 ماڵ لەگەڵ 100 ماڵی بێباوک کە ئەم 200 ماڵە بریتی بوون لە ماڵی هەژار و کرێکار و کەم دەرامەتەکان کە سوپاسی بەخشینەکەین هەستان بە هاوکاریکردنی ئەم ماڵانە خی گەورە پاداشتیان باتەوە خی گەورە پاداشتی خێرەومەندان باتەوە کە هەستاون بە هاوکاریکردنی بەخشین کە بەهۆی ئەو خێرەومەندانەوە بەخشین توانیوێتی هاوکاری بەسەر ئەو ماڵانەیە دابش بکات خی گەورە پاداشیان باتەوە ئەو ماڵانەی کە ئێمە ناونووسمان کردوون بریتین لە خەڵکی کەم دەرامەت کە بەهۆی قیرانی داراییەوە زۆرتر کەم دەرامەت زۆر بووە لە وڵاتەکەمانە بەڕاستی ماندووبوونی زۆر و گەڕاوین بە شوێنیانە یەک بەیەکی ماڵان تاوەکو بتوانین کە ئەو ماڵانەی مستحقن بیان دۆزینەوانێ و خی گەورە پاداشتی ئەو خێرەومەندانە باتەوە خی گەورە پاداشتی بەرنامەی بەخشین باتەوە کە هاوکاری خەڵکی کەم دەرامەتەکەن و جێگەیان دیارە بەڕاستی دەستیان خۆش بێ و سپاسیانەکەین و دووبارە داواکەین خی گەورە پاداشیان باتەوە بە ڕەحمی خۆی سەرتا بەخێرنی بەرنامی بەخشینەکەم خی گەورە سەرکەوتیان کا و بەردامیان پێ بەخشەیە وەکو ئەو هاوکاریانی کە یگەێنە ڕێکخراوی خوشکانی کە 300 دانە بەشیان ئامادە کردبوو بۆ هەژاران و بێباوکان لەو 300 کەسە 100 بەشیان بۆ مناڵی بێباوک بوو کاتێک کە تەلەفۆنیان بۆکەی لەو دوعا خێرانی کەمانەکەن و دڵخۆشتەکە کە بەردامی بێ نەک ڕۆژی جەژن هەر وەختێکی گەبێ ئامادەی بەشی بێ لەو 100 بەشە کە مناڵانی سۆمای چانیان بەشکردن دڵخۆش بن و هیوادارین خێرخوازان مەدەم هەژاران و بێباوکانەوە بچن کاتێک خۆیان لەو کارە بن کە تەلەفۆنیان بۆکە یا هاوکاریکیان چەند دڵخۆش و پێی سەربەرزە بن هیوادارم بەدەم ئەم بانگوازەی بەرنامی بەخشینەوە بچن و هاوکاری زیاتر بگەێنن ئەو ماڵە هەژار و هەتیوانی کە یارمەتیانە دەمەوەکو ڕێکخراوی خوشکان کە هەژاران مانجیە بێباوکانیش مانجیە
ئەوانەی بە باوکان ئێمە لەگەڵ ئەم دوو سێ خوشکە خەریکین هەتا نەچینە ماڵیان و سەرداریان نەکەین نەزانین وعزیان چۆن نەیخێن ناو بەرنامە ناو سۆمای چاوانەوە ئەو کەسانە کە نەدارن کرێچین هەژارن یعنی هەیەە نەخۆشی درێژخانی هەیەە سەرەتانیە عیلاجێکی بۆ ناکرێم ئەو کەسان ناخێن ناو سۆمای چاوانەوە بۆ هاوکاریکردن هەم خوشکاریش لە ڕخای خوشکاریش هەژارانیشمان هەروەنا الحەمدولایە. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم. والبدن جعلناها لكم من شعائر الله. سرتا بناوي خوم وستاف كارمندان وسرجم نسيقكاني دزقاي بخشين بيروزباي قرم وقرمان هيا بو مسلمانانی جیهان بەگشتی و بە تایبەتیش کوردستانی خۆمان بە بۆنەی هاتنەوەی جەژنی قوربانی پیرۆز جەژنە پیرۆزیان عرض ئەکەین یاخواخوای گەورە ئەم جەژنەش بە خێر و بەرەکەت و یمن و فەزڵی خۆی بەسەر ئومەتی ئیسلامە گوزەر پێبێنێ و وڵاتی ئێمەش لە هەموو نەهامەتی و ناحەزیەک بپارێزێ ئینشاءالله. خۆشەویستانی ئێمە دیارە وەکو نەریتی ساڵانەی خۆمان لەم دەستگایە لەم بەرنامەیەدا بە درێژایی ساڵ لە پرۆژەداین لە مەوسمەکانیشدا پرۆژەکانمان تایبەتیە. ئەم ساڵیش بۆ جەژنی قوربانی پیرۆز ئێمە پرۆژەی قوربانمان بۆ وەکو هەموو ساڵێک وە لە پێش جەژنی قوربانیش بە چەند ڕۆژێکی کەم بە چەند ڕۆژێکی کەم لەو پێش ئەو جەژنەدا توانیمان سوپاس بۆ خوای گەورە پرۆژەی دابەشکردنی کاسەی جەژن بەسەر نزیکەی 500 خانەوادەیە دابەش بکەین لە پێنجوێن و باوەنور و پیرەمەگرون و سلێمانی و ئەم ڕۆژ بە خۆشحاڵیەوە کە دووەم ڕۆژی جەژنە ئەوە تا ئیبینن کە ئێمە خەریکی جێبەجێکردنی پرۆژەی قوربانین. سوپاس بۆ خوای گەورە هەتا ئەمڕۆ کە دووەم ڕۆژە ئێمە زیاد لە 100 سەر حیوانی بچووک و 12 سەر حیوانی گەورە ڕەشەوڵاقمان سەر بڕیوەوە بەو شێوەی کە ئەیبینن ئێمە هەموو ساڵێک ئەو وڵاخانە لە لای خەڵکی ئەمین و دەستپاک لە مەیانەکان ئەکڕین کە دۆستی خۆمانن و بە ئەمانەتەوە بۆمان ئەکڕن وڵاق و حیوانی باشمان بۆ هەڵەبژێرن دوای ئەوە ئەیبینە قەسابخانە بە شێوەیەکی تەندروستی کە سوپاس بۆ خوای گەورە توانیمانە هەموو بەرنامەکانی ئێمە پرۆژەکانی ئێمە ژینگە پارێزی ڕەجاو بکەین. ژینکەمان پیس نەکردووە و حیوانەکانیشمان دکتۆری ڤێرتێنەری لەوێ پشکنینی بۆ ئەکا ئەو حیوانی کە نەخۆش بە ڕەفزی ئەکا ئەو جگەرێک کە نەخۆش بە ڕەفزی ئەکا ئەو حیوانە و ئەو گۆشتێکە ئێمە دابەشی ئەەکەین خەڵک دڵنیاکەنەوە لەوەی کە سوپاس بۆ خوای گەورە هەمووی دکتۆر بینیوێتی هەمووی پشکنینی بۆ کراوە و هەمووی بە شێوەیەکی تەندروستی و بە شێوەیەکی ژینگە پارێزی و پاکوتەمیز بەسەر فەقیر و هەژارە دابەشی ئەەکەین. ئەمڕۆژ لەم جێگەیەدا کە لقی خوشکانە و ئەوان بە درێژایی ساڵ هەژار و نەدار و فەقیر ڕویان تێکاوە ناوەکانیان لایەنە ئێمە توانیمان زیاد لە 300 خانەوادەی هەژار بەسەر بکەینەوە لێرە بەکیکی بە بڕی 2 کیلۆ یا زیاتر گۆشتمان پێبەخشیوە. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. کاتێک تۆی خێرخواز بڕیار ئەدەی قوربانیەک بکەی لە پێناوی خوای پەروەردگار کاتێک ئەم بڕیارە ئەدەیت و خوا لە خۆت ڕازی بکەیت و هەژاران و نەداران دڵخۆش بکەی بە گۆشتەکەی ڕەنگە نەتوانی ئەوەی ئەتەوێت بیگەێنی لەلایەک ماڵەکەت پیسە بێ و ژینگەی دەوروبەرت پیسەکەیت و لەلایەک ڕەنگە ئەو ئاژەڵی کە تۆ سەری ئەبڕی فریای هەموو کۆڵان و خزم و دراوسەکانن نەکەوێت. بەڵام کاتێک ئاراسەی دەستگای بەخشینی ئەەکەیت بەخشینیش ئاژەڵەکان کۆ ئەکاتەوە و لە کوشتارگەکان سەری ئەبرێت و دواتر لەلایەن پزیشکی ڤێرتەرنەریەوە پشکنینی بۆ ئەکرێت ئەوسا دڵنیابی کە ئەم گۆشتە پاکە و بە کەڵک خواردن دێت. دواتر لیژنەی بەخشین هەموو ئاژەڵەکان لە توپەت دەکات و ئامادەیان ئەکات گۆشتێکی باش بم چەشنە ئەبەخشێ بە هەژاران و نەداران و منداڵانی بێباوە. چەند خۆشە کاتێک تۆی خێرخواز بتمانە ئەبەخشی بە دەستگایەک و دەستگاکەش لە بری ئەوەی وەکو خەڵک لە دەژنە پیرۆزە بێت و بەجلی جوان بەم چەشنە کارمەندەکانی
لە سەربڕخانە و لە نێو گۆشت و خێنان بەڵام مایە شانازیە بۆ ئێمە بتوانین بە هەزارەها خەڵکانێکی بەم چەشنە دڵخۆش بکەین و ئاسوودەیان بکەین بۆی پێتان ئەڵێین تا ئێوە ببەخشن دڵنیابن ئێمەش لەوە ناپرسین ئاخۆ جەژنە جلەکانمان پیسە بێت یاخود ماندوو ئەبین یاخود گەرمایە یاخود سەرمایە بۆی ئێمە بەردەوامی لە خزمەتی هەژاران و نەداران بۆ ئەوەی زۆرترین کەسی هەژار و منداڵی بێباوک دڵی خۆش بێ سوپاس بۆ هەموو ئەو کەسانێکەوە هاوکارمان بن لە پرۆژەی قوربانی و تەواوی پرۆژەکانی تری بەخشین تا بەرنامێکی پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه